ئەمڕۆ کاتژمێردا ڕۆژی سێشەمە 6/5/2025 هەستاین بە کۆبنەوەی گشتی لیژنەی باڵا دیارە ئامادەکاری کردبوو لە چوارچێوەی کۆبنەوە گشتیەکاندا بنکەی سلێمانی سەر بە دەستگای پاسەوانیەکانە کە پێکاتووە لە 114 پاسەوان و گرێبەست وەزائیدەن هەندێک لە برایانی کارمەندانی بەخشین و ئۆرگانەکانی ئێرە کە متەفەڕیقە بوون 11 کەس بوون بەشدار بوون لەگەڵمانە بۆ هەڵبژاردننی نوێنەرانیان بۆ ئەندامانی کۆنگرە بە پێی ئەو سیستەمەی کە لیژنەی باڵای هەڵبژاردنەکان دایناوە هەر لە 25 کەس ئێمە یەک کەسمان سەرەکەوێ بۆ کۆنگرە بە پێی ئەو نیسابە بێ ئێمە 25 کەسێکە بەڵێ بە پێی ئەو سیستەمەی کە لیژنەی باڵا دایناوە دەستگای پاسەوانەکان لە 25 پاسەوان یەک کەسی سەرەکەوێ بۆ کۆنگرە کەواتە بە پێی ئەو ڕێژەیە بێ کە ئەمڕۆ ئێمە بەشداریمان کردووە 5 کەسمان سەرەکەوێ بۆ کۆنگرە ئینشاءالله.